من ناوم فاروق صابر أحمد ناسراوم بخاله فاروق 29 ساڵە هەم لەم شوێنە ئیشی پاقلە فرۆشتنەکەم هەر لە پەنای ئەم دیوارە بەبێ گۆڕانکاری بەبێ جوڵان لەم شوێنەیە ئەم کارم چۆن هەڵبژاردووە ئەم کارەوە هەڵبژاردووە من برادێکم هەبوو لە ساڵی وازم 93 بوو 94 بوو ئەگە لەبیرم نەچووبێ ناوی کاکزایر بوو ئیسە پۆلیسە لە مەحافزێتە لە قایمقامێتە لەبێ چوون بۆ لای و برادریمان هەبوو برادری و هاتوشۆمان هەبوو وتم کاکزایر لە ئیشم نییە تۆ پاقلە فرۆشی پاقلە فرۆشن چۆنە وتی وەڵای ئیشێکی باشە پێی ئەژیت وتم وەڵایی من ئەمەوێت دەستکەم بە پاقلە فرۆشتن وتی باشە دەست پێ بکە و چۆ ئاوا بیکڕۆ بیەن و بیەن ئاوای لێ وای لێ وڵای لەوە دەستمان پێکە بە پاقلە فرۆشتنەوە 29 ساڵە خەریکی ئەو پاقلین و هەر لە پەنای ئەم دیواری سەرۆکاتی زانکۆیە دانیشتوین بە دێر مەنجەڵە پاقلە و خزمەتی مشتریەکانمان بین هەرە وەڵا لەخوا بەزیا بێ پێژین بەس چییە ڕۆژگار بە گوێری ڕۆژگارەکە ڕۆژ وێ بازار باشە ڕۆژ وێ بازار خراپە بازاری باشمان هەتا ساڵی 2012 بازارێکی زۆر دەرەجەیەکی باشمان نەبوو پاشەکەوت و ماشەکەوت ئەمانە هەر نەبوو پاشەکەوت و شومانە نەبوو ئەو وەختە نیە پڕ ئەمە جۆڵمە کوڵان بەپڕی کە هاتم بۆ یارە ئەمە جۆڵم پڕ کرد و باوەڕێ بێ بە 3 ساعت 4 ساعت ئینمە کرد ئەو پاقلێم تەواوە کرد 2012 دوای 2012 وردە پاشەکەوتی موچە هاتە ڕێگە و ئەمانە و خەڵک مەعاشی نەماوی نەمایتە بازار وردە بازار بە ئەم کەس بوو کە کەس بوو ئەوی منیش لەگەڵ یا کەس بوو ئێستاکێ لەخوا بەزیاد بێ سواز بخوا ئەبێ ئینسان قەناعەتی هەبێ بە ژیان بەکەم قەناعەتی هەبێ بە زیاد قەناعەتی هەبێ نەوەکو هەر چاولەوە بکە هەموو ڕۆژێ وەکو یەک بازاری هەبێ 34 نوع پاقلە هەیە ئێستاکێ وەختێ بوو زەمانێ بوو پاقلەی کوردی هەبوو سووری هەبوو میسری هەبوو سینیش هەبوو بەس دەرەجەیەکی پاقلە لای ئێمە کە بەکارێنین پاقلەی سووری بەکارێنین پاقلە کوردیەکە ئەوە کەمە لە بازاری شەم بە هەموو فەلاحەکانی کوردستان بەشی یەک پاقلە فرۆش پاقلە ناکەن ئەوە چییە ئەم پاقلەی وەختی خۆی ئەم باقلێکە ئەی خۆی غازاتە لە ناوسکا دروستەکە لە ڕیخۆڵەوە لە مەعید و لەمانە غازاتە دروستەکە ئەم پۆنگەکە ئەەکەی بەسەریە ئەو غازاتە نایاڵێت استفادەکەی ئەم پۆنگە لەوایە کە ئەو غازاتی ناو ئەو ناوسکە نایاڵێت بە بۆنی ئەو پاقلەیەوە جاز وەختێ بوو من دەمێکە هەم لێرەوە 29 ساڵە بێ هەم لێرە چەندەها زەلام بە مناڵیش پاقلی لە من کردوی سەکێک گەورە و ساحب ماڵ مناڵەمانەیە ڕۆژێکیان شتێکی خۆشتان بە بیارمە لێرە ڕۆژێکیان پیاوێک لێرو بە بەردەممان ڕووی مناڵێکی لەگەڵا بوو مناڵەکە گوێم لێ بوو ئەوە خۆم گوێم لێ بوو بەردەمە خۆم گوێم لێ بوو مناڵەکە بە باوکی وت بۆنی پاقلەکە چوو بەسەریا گەشتە لای و حاسی ئەو عەمودو بۆنی پاقلەکە چوو بەسەریا وتی باو بەخوا بێلۆ دەستی باوکی ڕێکشە بەخوا بێلۆ پاقلێن بۆ بکڕی باوکیشی هاتن ئالێرە دانیشتن لەسەر ئەم ماتۆرە ئالێرە دانیشتن و وتیادی دوو قاپ پاقلەمان بۆ تێکوتم بە سەرچاو قاپی یەکەم بۆ تێکرد و قاپی دوم بۆ تێکرد و سەری کابراکە سەری مەکاو بزەخەنەیە گەیگرێ وتمەوە خێرەوە چی بۆ بزەخەنەیە گرتێ وتی وەڵڵی من و تۆ یادەوەرێکی کۆنمان هەیە حەزەکەم بۆشتی بیگەڕمەوە وڵڵی پێم خۆشە بێ وەڵا وتم چی بوو یادەوەرێک وتی ئەو کوڕەمە و بینی کە ئیساکی ئاوا دەستی ڕاکێشەم و هات بۆنی پاقلەکە چوو بەسەرەوەتی باوابێ لەو پاقلێن بۆ بکڕی وتم ئارەوەڵا ئاگام لێ بوو کە دەستی ڕاکێشەوتی باوابێ لەو پاقلێن بۆ بکڕی وتی سوێن بێ بەخوا ئاوا مناڵ بۆ مزرا ئەو زەمانە ئافرەتی ئێستا ئابای بەسەر بوو وتی ئاوا مناڵ بووم بە بەردەم تۆ ڕۆشین لەگەڵ دایکما لێرە و ڕۆشین ئاباکەی دایکم کرد و بۆنی پاقلەکەی تۆ چوو بەسەرمە ئاباکەی دایکم ڕاکێشەوتم دایە بەخوا بێ لەو پاقلێن بۆ بکڕی وتی ئێستا کوڕەکەی خۆم ڕایکێشام کە لەو پاقلەی بۆ بکڕم کە هەر پاقلەکەی تۆیەوە هەر تۆی خاڵە فاروقی گیان